کچە جوانەکەم ڕازە گیان ستەکەوە ئێکسم دیەک جار برێ باغاتان مرتاح بم یەک جار قسەچ بکە باچێم لە دەنگت بی کچەکەم لەو هەدرتمدا چت لەوە بینم ستەکەی کچمەوە ڕسمی دەکەی ئەو ڕسمە چییە؟ داکتە داکەیت کچم بەلاشە توی بەدی هەشت نەفرەتی لێدا مەگرێ کچم مەگرێ داکتم خۆش دەوێ کاک سەربەر چیت کردەوە لەگەڵ ئەو دکتۆرەی برادەرت قسە لەگەڵ کرد هەموو راپۆرتەکان هەموو فەحسەکانت بۆ نات گوت یەک دکتۆر هەیە لە ئەمریکایە کە دەتوانێت چارەسەری کچەکەت بکات بەڵام قوربان بەڕاستی تەکلیفەکەی زۆرە چەندە؟ 20 دەفتەرە پیدای دەکەم چۆن؟ ئەلی قومارخانەکەماندا نەخسترا ئەوش برادەرەکان مامزانی خیانەتیان لێ کردی ڕاستە بەڵام شوێنشکە دەکەینەوە شوقەکە کە ئامادەیە زۆر باشە بەڵام پێویستمان بە برادەرەکانتە یارمەتمان بدەن ئەوانەی دەوڵەمەندەکان کوچێ ئەوانەی کە دایان ناسی بیانی ناویشەکەی ئەم بە هەر جۆرێک بیدەبی ئەوی 20 دەفتەرێک بە یاکەم لە پێناوی کچەکە بێخەم بە قوربان ئەوانی متمانە پێنە ئەوان دەینی بێخەم بە سواز دەکەم خزمەتدان چای پێویست بە زریان خۆشت بڕۆم بڕ سپاس یاخۆ بە خێروی کاکسن سپاس دەکەم کاکەریمە تو کوی برایەکەم ئەتو لێمان بێ بەردی بنگۆمێ نە بە ڕۆژ دیاری نە بە شەو ئەتو ئێستا لە چێ بە قورعان زۆر مەشغولم ئەوها ئەتو پێم برێ ئیش عقارەت کۆستا چ ئیشمایە بڕواتەبی ئۆلۆبەیەک ماجی دەچیتر لەسەر ئەو مێزێ حەق دەکسێ لە منووسە کاک نەکەس دەکڕی نەکەس دەفرۆشی ئەو بازارە سەفرا بە قورعان ئەمش ئیشی مەعرەزانم دەکرد وازم لە هینە ئەو سەرهێشم لە کۆرە خۆ کردەوە و ئەوی ناوی کاسی بێتە ڕاقمدا ئێستا تو خەریکی چی؟ کاک شەڕی دەناسی شەعلا هادەی ناسم ئەمە لەگەلەوەی ئیش دەکەم دەوە برێ یعنی ئێستا ئەگۆ پێکەوە قماری دەکەن ها شەوانە زۆرشتی مرتاحم مرتاحی بەر وەڵڵاهی والله کاکە ئەوەی ئەم بزانبەیە قماری دەکە هیچ مرتاح نییە والله ئەمن بە واستیوی بوومە ساحب هەموو شتێک وەرە قسەی باش بکە وەرە والله ئەوەی ئەمن بیناسە قماری و کە هەری فلاسی کردی هاتە سەر سازی حەلی ئەوە یەک ببینم بری ئەمن پێ دەوڵەمەند بوویمە کاکەریم ئەوە نەزانەکانە شەو هەیە دەفتەرش دەبێەوە دوو دەفتەر دەفتەر بەڕاستە زابەزاش ئینسان دەدۆڕێنی کاکەریم ئەوە قمارە بەڵێ ئەوزە ئەمێن ڕوخسەت دەخوازم دەڕۆم وەرە دەدانیشە کورە دەدانیشە چێوە دەچی دەدانیشە سەلامەت بی قورئان ئیشم گەلە زۆرە ئەتو ئێستا پێم برێ ئەنگۆ شەوانە لە چێ دادەنیشن بە قورئان کاکەریم بە خۆمان ئەمە قومارخانەمان هەبوو بەڵام برادەرەکانی کاک شەعلەی خیانەتان لێ کرد حکوومەتیش پێزانی بەجێمان هێشت ئێستا زێش تایبەتمان هەیە شوقەکەمان هەیە
قبول ناكن هم كسك بيتن بس لبوتو السري خدا دنين سپاس دەکەم یعنی ئەگەر بێم ئەمن نادۆڕێنم كاكن أو قمارة ئێزانی دوران لك لما زحمته بس أو قمارة ئەخە من حەز دەکەم هەڵبووبەوە ولا تجربة بك باش باشا من حەز دەکەم ئەو شەو بێم سەردانێکتان بکەم باشە وين بسرت ساو بەس ئەمن زیەکەی پێ نازانم ئەتو شەیە بەکنم داوەرەوە ئەم لێمانە هەرگەڵ پێکەوە دەڕۆی أمن ديم باشە ساعة سلبين باشا لۆ دەی وەرە دلك نتوما زۆر باش سەر هەردوو چاو ساود مازدك یاخۆ بەخێر بێ وعافية بڕۆ خوار لەگەڵ خوار لەگەڵ بەڵێ 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 دەتناسمەوە نا کاکە نا مەجالم نییە مەجالم نییە شەوە چی دی شەوە چی دی بەڵێ بەڵێ دەزانم مەوعیدمان هەبوو دەزانم ئاگدارم بەس ئەمن ئەو شەو زۆر زۆر مەشغوڵم باشە وەحافیزبی کورە بابا وەڵی خوا نادیدی ئەگەر ئەمن هەموو شوێ دەفتەرێک دوو دەفتەری لەسەر مێزی بەمەوە ئیشە قۆڕەت چێ دەکەم مەقارات با بڕۆم خۆمی حەزر کەم چۆن لایەت بکەم ئەو خۆشەویستەی دنیا و ژینم بوو دنیا دیدەنی دوو چاوی گەشی ئای خوایە دنیا کوڕی من هێشتا لە دیار تەلەڤیزۆنی دانیشتی خۆشە خۆشە خراپە ئەوەندە لە دیار تەلەڤیزۆنی چاوت خراپە خۆشە 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 چ لۆ کەم وازە تەلەڤیزۆنەکەی دەینی تەلەڤیزۆنێکی گەورەتێ ئاویش لۆ دەینی واز ئێستا شتێکی خۆشتم لۆ هینایە ئەگە پێت بڵێم واز لە تەماشەکردنی تەلەڤیزۆنی دەینی کەباب کەباب لۆ دەینی ئەوە لە مطبەخەیە کار داکەت نارین ئۆ نارین خۆش برافەت وەلا ڕەک عەقیلە و قەڕێبی بوو لە دیار و تەلەڤیزۆنی دانەنیش خراپە بەخواشێتی کردی تەلەڤیزۆن نەبێ ئەگری هاوارەکە نان ناخوات لە باشە دەبەوە کەبابی ببینە تۆ زۆری حەزیە بیدێ باشە دلێ کوڕێتەوە ئەمە دەڕۆم باشە داکە چی گۆ بەجێکە ئەوە لە ماچەکەی خێر تو چۆڕی پێم وابی ئەو شەو ڕێک تاقی دەبم باشە دڵ لە دڵیمەدا باش ئەی چیم کرد بۆ ماڵی خوشکەکان بۆ خانەکە ئەس بە ویشانە دینە هەر کاتەشی دەرفەتەکە و مەزارێکمە بلۆتەوە هەر لە غەمی واندا لە ڕەغەمی کوڕەکەت بە یاڵا خوا حافیز بابێک ژینەوە چ کەباب کوڕێم دە باشە تۆ لێرە بەم نەچین بۆ کەبابەکە لا هەستە بەخێر بێ کاکەین شارەی سپاست دەکەم تۆ بەڕێزی برادرە کەونی ماوەکە ئەمە لە بێ کردێ لە بە عقاراتی ها دیارە دەورەمەندوی کۆرە تەوڵەمەندی حاڵێکی وەڵڵی ئیش بینەمایە ئەگەر ئیش هەبایە ئەم لەگە کاسەرۆنی داهاتم خزمەت جەنابەت خەم مەخۆ لەگەرمە وەسەد باش دەبی دەتکەمە دەستە ڕاستی خۆم بەڕاستە هیچ خەمن نەبی وەڵڵا شانازیە بوومە دەستە ڕاستی بەڕێستا لەگەڵمان بە دنیا بە وەسەد باش دەبی مادەم وەیە بەبوونێ ئەو ڕۆژە خۆشەی ئەو قسە خۆشانە حەز لێ پێکەوە پێکەشێ بدەین ڕاست دەکەم ئاوستە داوای لێوردت دەکەم بەڕاستی ئەم لەشتان و پێ ناخورێتەوە فێر دەبی کاک شوالە سەروەر زۆر باشزانانی کوری ئەمە بپسی بە سەری بخۆمەوە سەرخۆش دەوم نۆش نۆش پێم ناخورێت قمەشی باش ئای خوایە کورەوە ژاهدا چیەوە شتێکم دەلێ فێر دەبی هێواش هێواش لێڕادی بەڕێزان دەست پێ بکەین با دەست پێ بکەین ئەمن ئامادەمە ئەگەر هەر اتفاقتەکان هەیە هەر قسەکتان هەیە پێکەوە پێشەوە دەست پێ بکەین ئەمن هیچ چنگە ئامادەمە پێم باشە لەسەر 50 وەرەقەی دەست پێ بکەین کورە کاکە
5 ورق قال زورا سلوار 5 ورقة يا ناوي بترسي باسيبي راسك با سنتان لسسي ورقي من قام زي طب. النبي طب. باشا لسسي توا تو زكاة ايوه يا سكوتن دەست خۆش ئەوە ڕەسیدەکانمان داخلکە ئەوش موبایلەکەی بەو قورانەش برێ چاودێریێکی چڕی ئێرە بکەن باشە باش کاکشە لە چاودێری چدایەکە لە ئەنگۆ ئێرانە بەدەستیتان کردیتەوە نا نایزنیە بە خۆی هەر پێویستە ئەکیدی لەوەی بڕوا بکە هیزنیە باش توا خۆدەکان مەگرت هەر کەسێکە بردیوە دێتە سەر حسابی زۆر دەست خۆش دەست دەست خۆش تو دەتوانێت باش هەر قسمەتان هەم بۆ لە دەری سپاس سەروەر بڕۆ أمي وين أخوي تلفزيونك وانا والله قاعة وش تبني باش شنكور نوا تصدقي بس تساوي بس تساوي واحد من تلفزيون شكورك ولا لو ماشي ليه قاعد معي ما ضرنا ما في كاكا من تقي تەقی هذا والله
ئەوەش بوو تەوا پیرۆزە سپاست دەکەم کاک سەروەر دەتوانێت تا ئێرە بێی؟ کاکە کاکەریم بردیەوە پیرۆزە ڕاستیدەکەی لۆ تەحویل پیرۆزە شخصمانەیە کاکە ئەوە نەکنم کۆدەکە هەیە ئەم لێستا داخی دەکەم زۆر باش کاکە ئەوجە دەبی ئیجازەی من دەنەم دەڕۆ ئەوەش سی وەرقا لە سەحسا هەر بژنی سەر پیرۆزە دەستم خۆش پیرۆزە کوڕە کاکەریم ئەتوندی وتی سی وەرەقەت برتەوە دەچێ کورە دانیشە کاکە وەختە کەس درەنگە بەخوای دەبیەوە بڕۆ سەروە ئەوڕۆ بەختەکە دەیاتوە گەمەی نوێکەوە لەسەر دەفتەرە چی؟ دەفتەرە؟ نا لەگەڵتان دەکەم بەس دەفتەرێک نا نوێکەوە لەسەر 6 وەرەقەی لەسەر شێز نوێکەوە تەوا ئەو وەرەقان تێکەوە یا لەسەر کەواتە کۆدەکە حازرە بەس ئەوێ ئەگۆ ناتان دڵی بنەوە ئەم بۆ داخلی دەکەم ئەم بۆ چ لێنم حاضرە پیرۆز لە هەر کەسێک بردیەوە ئەو کاکەریم بەختی هەیە ئینشاڵڵا دەباتەوە کچم بەڵێ دایکیان چیتان کرد خانووتان دەستکەوت؟ دایکیانەوەی باوکم جارەکەی کە دۆزیەوە ئەو خانووە هەرەوەتان گرت بەڵێ ئەی بۆ قاچیتان کرد کچم وڵای قاشمان کرد دایکیان کچم بەڵێ مەسروفی پێ مەکە ناخەمە نەبێ دایکیان ئەرێ دایە باوکم بۆ دیار نییە کچم پێشەوەی بچێتە دەرەوە تێم شۆ درەنگیەمەوە هەنێ ئیشم هەیە کاکەریم فڕەچی لێدا هەموو خوارد تویسی نەخواردەوە ئەوە بابێتی ئەوەش ناتوە نەمێژوو چاوەڕێ ئەو وەرەقەیەم دەکرد وەخۆیە دیسان تەقی ها؟ ئافرین کوری باش ئەدی لۆ دەرێ نازانم وەڵڵی لێت نازانم شەنسە یا وەستایەکی باش پیرۆزە مامۆستا پیرۆزە کاکەریم باشترین گەمەی دەکا کاکە ئەوەش مایمە سەر کاکە ئەو ڕەسیدەی لۆ کاکەریمی بنێرە پیرۆزە کاکە شێ وەرقە بوو نییە شێز کاکە کاکەریم ئەو شو هەر چەندە شەنسم زۆر دەست سەر زۆر سپاس کاکە ئەوجە دەبی ئیجازەی برای خۆتان دەنەوەم بڕۆ فەرموو غەمیشتان نەبی لەوە پاش ئەمن هەموو شێ دێمێنە ئەوە تازە بۆ جێمەن کاکە گەمن هەموو شێ ئەوها دەفتەرێک دوو دەفتەران بەبەوە کاکە لۆ نایم سندان لە ئیشی عقاراتی بدا کرە کا ئیش کاکاسبی کاکەریم ئەمەش ئەوها دەوڵەمەند بووینە ڕاست دەکەی کاکە من دەڕۆم چاوەڕێ دەکەی باشە کاکشانە سەر یەکتر دەبینەوە بە یەکتر دەبینەوە خواحافیز خواحافیز کاکشانە پێ چۆن بوو ڕاست پێ بێ ئیشەشی زۆر ساکت کرد دەستت خۆش بی بەڵێن دەدەم کە وای لێ بکەم یەک پرسی پێ نەبینێ ڕاست ساک وایەوە هیچ کەم نەدەویست بێخەم بە حساب کە چا بووە حاوەلە بکە خەڵکی زیاتر بینە خەڵکی دەورەمەند بینە سوپاس دەکەم بەڵام جێی سیقەی بن هەیە زۆریش هەیە بەس تۆزێک بێ بتمانن نانە خۆت دەزانی ئیشەکەی بووە باش ئەگەر یەک جێی سیقەی نەبوو
بە هیچ جۆرە کۆنتاکتی لەگەڵ نەکەی. بێخەم بە لەو بابەتی بێخەم بە زۆر زۆر باشە. ئێستاش بە برادەران بێ خوان حازرکەن دەچمە مەزرعی باشە. سەرچە لە سری زرتی سەرچە.